پاشە و چاوپێکەوتان تەلەڤیزیۆنی لەگەڵ کەناڵەکانی ڕاگەیاندنی عێراق سەرۆکوەزیرانی عێراق ئەنجامیدا دەنگۆیەکی زۆر و دەنگدانەوەیەکی زۆری لەناو عێراق و هەرێمی کوردستانە هەبوو سەبارەت بە دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە سوودانی باسی لەوە کردو ئەرکێکی نیشتیمانی و ئەخلاقیە سەرڕای یەکلای نەبوونەوەی کێشەدارەکان ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە بە قەرز پارە بۆ موچەی فەرمانبەران بنێرێت سوودانی هەر لەو دیدار ڕۆژنامەوانەیە باسی لەوەش کردووە هەردوو وەزیرانی دارایی هەرێم و وەزیری دارایی عێراقی فدراڵیش دەچن نێو ئەنجومەنی نوێنەرانەوە گفتوگۆیان لەگەڵدا دەکرێت و پرسیاریان ئاڕاستە دەکرێت سەبارەت بە وردەکاری ئەو کێشانی کە لەسەر بەشە بودجەی هەرێمی کوردستان لە ئێستادا لە نێو عێراق و هەرێمی کوردستانە هەیە لەگەڵ بەڕێز شیروان میرزا ئەندامی خولی پێشوو ئەنجومەی نوێنەرانی عێراق گفتوگۆی زیاترین بابەتاکەم کاک شیروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەرلەوەی بچینە ناو گفتوگۆکان سەبارەت بە پەیامەکانی سوودانی کە لە دیدار ڕۆژنامەوانەکەیە هەیبوو ئەمەوێت سەرەتا لە کێشەدارایەکانی هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین ئەوەی لەم مانگەدا ڕوویە ئەو بڕەپاری کە ئاراستی هەرێمی کوردستان کرا و حکوومەتی عێراقی با قەرز ناوی هێناوە چی بەسەر دێت تاکەی دوا دەکەی و موچەی موشەخۆرانی هەرێم فعلەن بۆ بڕەپاری ناتوانرێت موچەی موشەخۆران تەکمیلە بکرێت لەگەڵ داهاتیەوە سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش سڵاو لە بینەرانی خۆشەویستی کورسات زۆر سپاس طبعا تا ئێستا نازانین ئایا وەزیری دارایی هەرێمی کوردستان لەگەڵ هەردوو بانقی ڕافیدین و ڕەشید کەوتۆتە گفتوگۆ و تەنسیقکردن بۆ وەرگرتنی 500 میلیارد دینارەکە بە قەرز یان نە ئەگەر 500 میلیارد دینارەکە وەربگرێ هەرێمی کوردستان بە حکمی کە زیاتر لە مانگێکە با بڵێن داهاتی ناوخۆی دوو مانگ و با بڵێن زیاتریشە دەتوانێت موچەی مانجی حەوتلانی کە مانگێک بدا بەو پارەیە و لەوانەیە بەشێکیش بمێنێتەوە یعنی تەسەور دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاسانی دەتوانێت ئەگەر 500 میلیاری بۆ بێت موچەی مانجی حەوت بدا و بکەوێتە گفتوگۆیەکی جدی بۆ چارەسەرکردنی مانگەکانی هەشت و نۆ و تا کۆتایی ساڵ و تاوان بۆ ساڵانی داهاتوو دەبێت بیر لە چارەسەرێکی استراتیژی تر بکاتەوە بەڕاستی باشە حکوومەتی عێراقی چەند جارێک باسی لەوە کردو شاراوە نییە کە ئەوان بە قەرز ئەو بڕەپارەی دەنێرن بۆ هەرێمی کوردستان ئەم قەرزە کە بەرگوێی خەڵک کەوت شتێکی نوێ بوو بۆچی هاتۆتە ئاراوە یعنی بۆچی ناوی قەرزی لێنراوە پێشتریش طبعا حکوومەتی عێراقی بە سلفە یان با بڵین بە قەرز پارەی داوە بە حکوومەتی هەرێمی کوردستان دواتر پاکتاو دەکرێت بە تایبەتی ئەمە قەراری ئەنجومەنی وەزیرانە ڕاستە وەرگرتنی قەرز ڕێو شوێنی خۆی هەیە و با بڵین فائیدەی هەیە و ئەم بانقانە لەوانەیە بەڵام ئەم بانقانە بانقی حکومین یعنی و پارەکە هی حکوومەتی عێراقیە و بە قەرز دەیداتە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی پاکتاوکردنی لە داهاتوودا ئاسانتر بێت لە ڕاستیدا یعنی هەر وەکو با بڵین تەسەوڕ ناکەم عملیەکی زۆر قورس بێ هەر وەکو جارەکانی پێشوو ئەو 400 میلیارانەی کە دەهات یان ئەو پارانەی کە بە سلفە دەهات بە قەرز دەهات دوایی پاکتاو دەکرێت کاتێکدا کە حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادی کەوتنە گفتوگۆ لەسەر ژمارەکان ئەم پارەیە دەجێڕێتەوە. کاک شیروان دێمە سەر پرسی دیدارەکەی سوودانی بێگومان جنابە ڕەنگە ئاگادار بیکە و دیداری شەوی ڕابردوو بڵاو کرایەوە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە محەممەد شیع سوودانی باسی لەوە کرد کە ئەوان بە قەرز ئەم بڕەپارەی دەنێرن بۆ هەرێمی کوردستان و پێویستیشە حکوومەتی هەرێمی کوردستان پابند بێت بەو شایستەداراییانەی کە پێویستە ئاراستەی ناوەند بکرێت بە شێوەیەکی گشتی تێگەشتنە گشتگیریەکە لە قسەکانی سوودانی چی بوو ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا دەگوزارێت لەسەر پرسی دارایی و موچە هیچ خلافێکی قانونی لە ڕووی داراییەوە تێدایە؟ طبعا خلافی زۆریان هەیە ینی ئێستا بردەوە دەرکەوتووە کە تقریبا ئێستا ڕوونترە لە پێشووتر جیاوازیەکە یان باڵێن بۆچوونی جیاواز لەسەر چییە؟ ئەوەی کە بەڕێز سوودانی دوێنێ شەو لە با بڵێن لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندن باسی کرد لە کۆبوونەوەی هاوپەیمانی ئیدارەدانی دەوڵەتی شەرەوەی باس کردووە وەزیری دارایی کە چۆتە لیژنەی دارایی تقریبا هەر ئەو ژمارانەی باس کردو ئەمە ڕاستە بۆچوونی جیاواز هەیە بەڵام شتەکە کەیشتۆتە با بڵێن تەرحی ژمارە دەکرێت ئەوەی کە حکوومەتی اتحادی دەیکا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لێکدانەوەکانی لە ڕووی حسابی و لە ڕووی مالیەوە و لە ڕووی قانونیەوە لە دووسێ خاڵدا خۆی دەبینێتەوە یەکەچیان لە داهاتی نەوتیە بەو پێی کە با بڵێن لەسەر خەرجی نەوتە یعنی ئەو کولفەی دەرهێنان و فرۆشتنی نەوت
جیاوازەکە لە نێوان حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێمی کوردستان بەم شێوەیە حکوومەتی عراقی پارەیەکی کەمی داناوە بۆ خەرجینەوەی و تا ئێستا لە بەیاننامەکەی حکوومەتی هەرێمیش باستەوە دەکات دەڵێ هیچیان نەداوە هەموو پارەی نەوتی فرۆشراوی با بڵێن سێمانگی ڕابڵین سەرەتای ئەم ساڵ تا 25 سێ بە کاملی حساب کردووە خەرجی نەوتەکەی لێ دەرنەکردووە کە خەرجی لێ دەرنەکردووە حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی راپۆرتەکانی دیلۆیت و کەنجەنجارێکیش ڕایانگەاندووە هەمومان دەزانین لە 150 بۆ 54 جاری وا بۆ 58 داهاتی نەوتیش دەڕۆژ بۆ کۆمپانیەکانی نەوت و بۆ خەرجینەوەی کەواتە جیاوازەکە لێرەدا ئەم دوو بۆچوونەیە ئەمە خاڵێکیان کە کەوتۆتە با بڵین بۆتە خلاف لە بینی هەرێم و بەغدا طبعاً بۆیە ئەم وردەکاری باز دەکەم چونکە ئەوەی سوودانی باسی ژمارەی کرد ژمارە دەبێت بەم شێوەیە تحدیدی ینی با بڵین دەستنیشانی خەلەلەکە بکەی لەکوێیە کەواتە خەلەلەکە لە پێدانی یان با بڵین لە حیسابکردنی کرێی کۆمپانیەکان نەوتەکانە لە سێمانگی یەکەم یەم ساڵ تا 25 سێکەنەوە تەناردەکراوە حکوومەتی عراقی هەموو پارەکە حساب کردو کرێ بۆ کۆمپانیەکان داناوە حکوومەتی هەرێمی کوردستان دەزانێت کە لە 150 زیاتر ئەم پارەی بۆ کۆمپانیەکانی نەوت ڕۆیشتووە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم جیاوازەکە لە نێوانیاندا لەسەر حسابکردنی داهاتی نانەوتیە داهاتی نانەوتی ئەو دوو ژمارەیە کە بڵاویان کردو هەر دوو ژمارەکە وەکو یەکن 20 ملیاریان فەرقا زۆریان فەرق نییە بەڵام جیاوازەکە لەوەدا چ دەگەڕێتەوە بۆ حکوومەتی اتحادی و چ لای حکوومەتی هەرێم دەمێنێتەوە حکوومەتی اتحادی ئێستا داوای هەمووی دەکات کۆی داهاتی نانەوتی و داهاتی ناوخۆ بە دەواازە سنووریەکان بە فڕۆکەخانە بە پاسپۆرت و نشینگە دەوایرە فدراالیەکان تەنانەت هەموو پارەی داهاتی ناوخۆی دەوێتەوە دەڵێ لە 100 دەبێتەوە خەزانەی دەوڵەت بە پێچوانەوە حکوومەتی هەرێمی کوردستان و تێگەیشتنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ یاسایی بۆ قانونی ئیدارەی مالی لە مادەی 29 ئەوەیە کە نەخێر بەشێک لەو داهاتانە ناگەڕنەوە بە حکوومەتی اتحادی ینی داهاتی اتحادی نین هەر بۆ هەرێم خۆنی بەشی دووەمیان لە دەواازە سنووریەکان یان لە داهاتە فدراالیەکان لە 150 بۆ اتحادی حکوومەتی اتحادی دەگرێتەوە 150 بۆ هەرێمی کوردستان کە من پێم وایە لەمایاندا ئەوەی بۆچوونی یعنی بۆچوونی حکوومەتی هەرێمی کوردستان دروستترە با بڵێ ڕاستە مادەکە بەم شێوەیە تەفسیر نەکراوە لەلایەنەوەە بەڵام بەو پێی کە لە عێراقیش لە پارێزگاکانی تریش هەموو پارەیەک هەر ناچێتەوە بۆ ناو خەزانەی دەوڵەت بەشێک لە پارەکان بۆ شارەوانیەکانە بۆ پارێزگاکانە حکوومەتی هەرێمی کوردستان ناشەفافی و ناڕوونیەکی زۆری لە چۆنێتی سەرفکردن و کۆکردنەوەی داهاتەکانە کردبێ جا ئەمە قسەیەکی دیکەیە هێوی خان ئەوەی کە با بڵین هەیە طبعا حسابیان کردووە حکوومەتی هەرێمی کوردستان چەندی سەرف کردەوە چەندیشی پەیدا کردووە لە ماوەیە بڕێک پارەیەکی زۆر دیار نییە ینی چونکە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بە شەفافیەمە ڕوون کاتەوە کەم پارەی چۆن سەرف کردووە چەندی بە موچە داوە چەندی بە تەشغیلی داوە پرۆژە چی کردووە هەمووی بە شەفافی ڕوون کاتەوە چی پارەی دەست کەوتووە و چی پارەشی خارج کردووە هەمووی ڕوون کاتەوە ئێمە پێمان وابێ حکوومەتی هەرێمی کوردستان شەفافیان شەفاف نییە کارەسەری دەردی هاوڵاتیان و موچەخۆران ناکات دەبێت قەناعەت لای دیوانی چاودێری دارایی حکوومەتی اتحادی و ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی حکوومەتی اتحادی لای سەرۆک وەزیران دروست ببێ کە فعلەن ئەو پارەیە کە لە لای حکوومەتی هەرێمی کوردستان بەم شێوەیە خەرجکراوە و ئێستا بۆ پێدانی موچە و بۆ ڕایکردنی کاروباری ڕۆژانە پێویستیان بەم ڕەپارەیە هەیە ینی دەبێ ئەم قەناعەتە لای عێراقیەکان دروست ببێ لای وەزارەتی دارایی لای دیوانی چاودێری دارایی ڕاستە بنمونە داهاتی نەوتی داهاتی نانەوتی بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان و تەنانەت لە عێراقیش ینی هەموو ئەو ژمارانێک کە باز دەکرێن بۆ خۆیان جۆرێک لە گومانیان لای هاوڵاتیان و لای ئێمەش دروست کردووە بەڵام دەبێ بڕیار بەدەستەکانی بەغدا قەناعەت پێ بکەین بەوەی کە قەناعەتیان بە ژمارە چەندێکە ئەم مۆزع هەیە لە ناو عێراقا و چەندێکەیە لە ناو هەرێمی کوردستانیش ئەندامانی پەرلەمان لایەنەکانی دیکە کە چاودێری حکوومەت و داهات و پرسی نەوتی هەرێمی کوردستانیانە کرد ئەم کێشانە دەمێکێ لە هەرێمی کوردستانە باسی لێوکرێ بەڵام بۆچی بە دیاریکراوی لەم تۆقیتە حکوومەتی عراقی ئێستان بەکارانە بەرامبەر بە هەرێمی کوردستان جێبەجێەکە هیچ مەترسیەک لەسەر پێگەی هەرێمی کوردستان هەیە تەسەور ناکەم پێ هیچ مەترسێک لەسەر پێگەی هەرێمی کوردستان هەبێت چکە هەرێمی کوردستان هەرێمێکی فدراالیە لە ناو حکوومەتی اتحادیدا و هەرێمێکی دەستوریە و دەستور دانی پێداناوە بۆیە وەکو قوارەی هەرێم هیچ با بڵێن مەترسێک لەسەر قوارەی هەرێم نابینم مەگەر خوانەخواستە هەر ناوچەکە بۆ خۆی گۆڕانکاری گەورەی تێدا ڕوو بدات
بەڵام مەترسی ئەوەیە کە فشارەکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ بزانێت چۆن هەنگاو دەنێ بە ئاراستەی شەفافترکردنی داهات سینناریۆیەکەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت جێبەجێکە یعنی لە ڕاستیداوە دووسێ هەنگاو هەیە ینی هەنگاوەکان دەبێ بەم شێوەیە بێ یەکەم هەنگاوێکی خێرامان هەیە کە بۆ چارەسەری با بڵێن ئەم دووسێ مانگەی کە ماوە تا کۆتایی ساڵ دەبێتە دەخولێکی سیاسی بکرێ لەگەڵ تەحالفی ئیدارە دەوڵات لەگەڵ سەرۆکوەزیران وەزیرە کوردەکان و مووقفی کورد کە من بەداخەوە بەو پەرتەوازەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان هەندا هەیە کورد ناتوانێت لە بەغدا یەک مووقف بێ و ناتوانێت مووقفەکەشی کاریگەری بە قووەتی هەبێ جارێکی دیکە بەداخەوە طبعاً ناوماڵی خۆمان وا لێ کرد کە لە بەغدا نەتوانین بەڕاستی هیچ کاریگەریمان لەسەر بەرامبەرەکانمان هەبێت ئەمە هەنگاوی یەکەم کە دەبێ وا بکە هەنگاوی دووەم حکوومەتی هەرێمی کوردستان لە 2015ەوە گوێی بە هیچ یاسایەک نەداوە کە لە بەغدا دەرچووە یعنی باوەڕین یاساکە بنمونە لە ئینفاقی فعلی لە قانونی ئیدارەی مالی لە قانونی هەموو ئەو قانونانەی کە دەرچوون هەموو بڕیارانی محکەمەی اتحادی کە دەرچوون گوێ پێ نەداوە و ملتەزیم نەبووە و پێیوانە بۆ ڕۆژێک لە ڕۆژان دێتە سەرەوەی کە پێویستی بە جێبەجێکردنی یاسانەیە بۆ ئەم یاسایانە بەشێکیان با بڵێن دەستوری نین یان بەشێکیان با بڵێن لە دژی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستانن حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ لیژنەیەکی پسپۆڕی یاسایی دەستوری اقتصادی مالی دروست بکە بە هەموو ئەو یاسا و قەرارات و شتانی دابچنەوە کە لە 2015 بەدواوە دەرچوە لە دژی هەرێمی کوردستان تحدیدی هەوانە بکات کە حەقی هەرێمی کوردستانەوە لێ پێشێل کراوە لەکوێ پابند بووە لەکوێ پابند نەبووە و پەنابەرێتە مەرە محکەمەی اتحادی بۆ چوونێکی هەڵە هەیە لە ناو هەرێمی کوردستان بەداخەوە وا دروستکراوە کە محکەمەی اتحادی بە مطلقی دژی کووردە و قەرارەتەکانی دژی کووردە و دژی بەرژەوەندەکانی کوردستانە کە من پێم وایە بەداخەوە ئەمە دوو بەڕاستی ینی دوو قازی بەڕێز لەوێن هەرچیان کوردن و دەکرێت ینی پێم وانە ئەگەر بەبێ بنەمای دەستوری بەبێ بنەمای قانونی بڕیارێک لە دژی هەرێمی کوردستان دەربچێ ئەوان پشگیری بکەن و ئێمە کۆمەڵێک باڵی وەزیری بەڕێزمان هەیە ناو حکوومەتەکەی سوودانی دەبێ هەوڵدەین مووقفی سیاسیین و بۆ ساڵانی داهاتوو هێوی خان ببوو لە دەبێ ئەمە بگەێنم چونکە بۆچی گوتم دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لیژنێک دروستکە دەبێت داوای تعدیلی هەندێک لەو قانونانە بکەین و قانونی موازنەش بزانین لەکوێ لە دژیمە بەکاردێ ئەویش بەڕاستی تعدیل بکەین چکە قەراری مەجای تعدیلی تێدا لە کۆتایی ساڵ بۆ ساڵی داهاتوو بۆ 3 ساڵە ئەوە تعدیلی پێویستە و تا ئێستا یاسای بووجە یاسای نەوت و غاز لە پەرلەمانی کوردستانانیە کە ئەمەش فەراغێکی زۆری دروست کرد و دەمێکەیە هاوارەکەن کەسانی دیکەی خۆت ئاساوەندامانی پەرلەمانیش لە هەرێمی کوردستان بۆی ئەکە ئەم یاسایانە بچنەوە پەرلەمانەوە بەڵام نییە کاک شیروان لە دیدارەکەی سوودانیدا جەختی لەوە کردەوە پێشتریش ئەم دەنگۆی هەر بڵاو بوو بەوە کە وەزیرانی دارایی هەرێمی کوردستان و فیدراڵیش دەچنێ ئەنجومەنی نێنەرانەوە ژمارەکان دەبن بە زمانێکی یەکلاکەرەوە بۆ کێشانی لە نێوان هەرێم و بەغایە هەیە یعنی ئەگەر ئەم دوو وەزیرە بچنە و ئەنجومەنی نێنەرانەوە پرسیاریان ئاراستە بکرێ ئەمە تا چەند لە سوودی و لە زیانی هەرێمی کوردستان نابێت تا چەند هەرێمی کوردستان قەبعەتبارەوێ سەبارەت لە کەوانەیەکە سەبارەت بۆ زانیاریانی تا ئێستاوێتی هەم بە خەڵکی هەرێمی کوردستان هەم بە ناوەندیش طبعا ئەمە قەراری با بڵێن بڕیاری ئەو ڕۆژی کۆبنەوەی دانیشتنی کۆتایی پەرلەمان بوو بە بانگهێشتی هەردوو وەزیری دارایی دەکەن بۆ پەرلەمانی عێراق و بۆ لیژنەی دارایی با بڵێن من بۆ خۆم گەشتبین نیم بەم دیدارە لە ڕاستی لەبەر ئەوەی کە پێم وایە مزایدەی زۆری تێدەکەوێت و دەبێتە قسە و جواب و جوابکاری مزایەتەکە لەلایەن کێوە دەکرێت یعنی ناگەنە هیچ نەتیجەیەک بەڕاستی لەوێ مەسەلەن بەرنە کۆمەڵێک لەوانەیە نەک ئەندامانی لیژنەی دارایی لەوانەیە پەرلەمانتاری تر دەچن دادەنیشن بۆیان هەیە قسە بکەن بەشداری بکەن و دەبێتە عەرزی ئەوەی کە چێ زیاتر قسە دەکات من پێم وایە ینی ناگەنە خاڵێکی لێک تێگەیشتن زیاتر هەر ئەوەیە هەردوو لا ئەو ڕقەمانێک کە داویانە ئەوانە عەرز دەکەن و یعنی تەمەنا دەکەم من هەڵە بم لەو بۆ چوونە بەڵام زۆر گەشتبین نیم بەوە و تەوەقع ناکەم شتێکی وای لێ شین بێ بۆیە من هەر تەدەخولێکی سیاسی بەهێز بە چارەسەر دەزانم بەڕاستی بۆ نزیک مەودا بۆ ئەم چەند مانگە و دواتر تعدیلی یاساکان بەسەڵام بەڵام بەگشتی کاک شیروان ئەگەر
ئەم دوو وەزیرە ئامادەیشیان دەربڕیوە کە هەردووکیان بشەنێ ئەنجومەنی نوێنەرانەوە ئەگەر بشەنێ ئەنجومەنی نوێنەران و ئەمەی کە تۆ ناونا موزایدە من ناوی دەنێم پرسیارکردن و لێپرسینەوە سەبارەت بە داهاتەکانی هەرێم و ناوەند ینی هەرێمی کوردستان دەکەوێتە ناو چ بارودۆخێکی کەوە پێ دوایە کە ئەو داهاتانی کە تا ئێستا عرضکراوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و باسی لێوە کرابێ بە سەلامەتی لە نێو ئەنجومەنی نوێنەرانە لی دەربچێت وەزیری دارایی هەرێم کۆبنەوەکە لە لیژنەی داراییە کۆبنەوەکە لە لیژنەی داراییە ئەنی بۆیە زیاتر لە میوانداری لە ئیستیزافە دەچێت بەڵام تەوان ئەو داتانی کە پێشتر دراوە ئەو داتانی ئەو ڕۆژەش لە کۆبنەوەکە وەزیر تەرحیان دەکات دەی خاتە ڕوو بەدڵنیاییەوە کاریگەریان دەبێت لەسەر با بڵێن دروستکردنی لانی کەم لە ناو لیژنەی دارایی ڕایەکی یەکگرتو لە یان لە قازانجی هەرێمی کوردستان یان لە دژی هەرێمی کوردستان چکە دەکەێتە سەر ئەو داتانەی کە وەزیر لەوێ پێشکەشیان دەکات و ئەدای جەنابی وەزیر لەوێ چۆن دەبێت و چۆن دەتوانێت لە بەرامبەر وەزیرەکەی ئەواندا دیفاع لە ئەو بۆچوونە بکات کە حکوومەتی هەرێمی کوردستان تاکیدی دەکاتەوە کە پێی وایە بە ئیلتزامات و با بڵێن پابندەکانی خۆی هەستاوە بەرامبەر بەغدا ئەوە بەغدایە وەکو پێویست شایستە داراییەکان و موچەی موچەخۆرانی هەرێمی نەناردووە. من جارێک دیکە تاکید دەکەمەوە تەسەور دەکەم چکە جیاوازەکە ینی خلافەکە دیارە لەسەر بڵێن کرێ کۆمپانیا نەوتەکانە و لەسەر داهاتی نانەوتیە و چۆنێتی جێرانەوەیە بۆ حکوومەتی ئیتیحادی و بیریشمان نەچێ ینی ئەوەی کە بەڕێز سوودانیش دەڵێ طبعاً بەڕێز سوودانیش حتمما ینی ئاگای لە ئەعلام هەیە لەوانەیە لە ستافەکەیدا خەڵکی کوردی تێرە پێی دەڵێن کە سڕدا با بڵێن ئەو بۆچوونە هەڵەیەی کە لەسەر حکوومەتەکە دەکرێت یان با بڵێن ئیتیهامکردنی حکوومەتەکە و ئیتیهامکردنی محکەمەی ئیتیحادی و ئیتیهامکردنی هەموو ئەم لایەنانە بۆیە باسی لەوکە کە با لە زمانی زبردوورکەوینەوە بەرەو لێک تێگەیشتن بڕێت بادام بەرەو لێک تێگەیشتن بڕێن کاتە دەکرێت بە تەوافقەکی سیاسی لانی کەم بۆ ئەم چەند مانگە ینی دانی کەم موچەی موچەخۆران دابین بکەین. باش من پرسیارێکم لاگەڵاڵە بووە جەنازام جەناب تا چەند دەتوانی لەسەرم بابەتیان معلوماتە هەبێت وەڵام بیتەوە ئەویش لە نێو پرۆژەیاسای بووجێ گۆڕانکاریەکە بوو کاکشیروان ئاگدار بووین ئەویش سەبارەت بۆ پارێزگایانەی کە ڕوبەڕووی بارودۆخێک دەبنەوە بە دیاریکراوی باسی داهاتی پارێزگاکانەکەم هەرێمی یاخود سلێمانی دەتوانێت لە نێو سەروبەندی ئەم کێشانی کە ڕۆئەیە بتوانێت ئەم خاڵی نێو پرۆژە یاساکە لە ئێستایا بەکاربێنێ؟ طبعاً جەنابەت دەزانی ئەو خاڵە لە ئەنجامی ئەو با بڵێن نابەرپرسیارەتی و ناعەدالەتی کە لە دابەشکردنی با بڵێن پرۆژە و موچە و بینی ینی جیاکارێک کە حکوومەت لە ڕاستیدا لە ماوەیەکی زۆردا دژی سلێمانی و خەڵکی سلێمانی کردی ڕوویدا ئەوە بوو کە یەکێتی نیشتمانی کوردستان زۆر تاکیدی لەسەر دانانی ئەم بڕگەی کردەوە بەڵام ئەم بڕگەیە کاتێک تەفعیل دەبێت ینی دەکارا دەبێت کە پارە لە حکوومەتی اتحادیەوە هاتە هەرێمی کوردستان هاتە هەولێر بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر سلێمانی یان بەرامبەر دهۆک یان بەرامبەر شارێکی دیکە بە عەدالەت پارەکەی تەوزیع نەکرد یان موچەی تاخیر کرد یان یعنی جیاکاریەکی کرد ئەو کاتە ئەو پارێزگای دەتوانێت ئەم مادەیە تەفعیل بکە پەنابەرێتە بەرەوە بەڵام من پێم وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە وریایی و زۆر بە عاقلانە هەنگاوی جددی نەنێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە خەڵک لەوانەیە چیتر لە تەحملی دانە بە بەڕاستی مە بوو بە 72 ڕۆژ خەڵک موچەی وەرنەگرتووە ینی خەریکە دەبێتە موچەی سێمانگ خەڵک لە تەحملیدا نامێنێ ینی لەوانەیە گروپ دروست ببێن خەڵکی چالاکوان دروست ببێ ڕاستە و خۆ پەنابەرنە بەر حکوومەتی اتحادی بۆ داوای جێبەجێکرێ دەم یاسا دەتوانێت جێبەجێ بکرێ تەسەور دەکەم قورسە ئاسان نییە و لەوانەیە لە ئێستادا حکوومەتی عراقیش نێوێ ئەم هەنگاوە بنێت دژی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام تەمەنا دەکەم حکوومەتی هەرێم نەهێڵێ بگاتە ئەو ڕۆژە و ئەو باش ئێستا نرخی دۆلارە ماکەمە دوا پرسیار کاک شێروان چەند خولێکێکم لەبەردەستا ما و درێژیشم کردەوە لەگەڵ جەنابتە سەبارەت نرخی دۆلار ئەمڕۆ نرخی دۆلار 156,000 دینارە لە بەرامبەر 100 دۆلاردا ئەم وەزعەتاکەیە بێت ئەمە تا چەندێکیش دەڕوا بەرزبوونەوەی دۆلارە چاوەڕێ دەکرا پرۆژە یاسایی بوجا موازنە لە نێو ئەنجومەنی نوێنەران لەلایەن سەرۆکوەزیران لایەن سەرۆک کۆمارەوە تێپەڕێنری واژۆی لەسەر بکرێ بەڵام ڕۆژەکە بینین پێچەوانی ئەو تەوەقوعات و گفتوگویانە بوو کە پێشتر دەکرا لەسەری ئەم بکوێ دەگات بەداخەوە بەڕاستی ینی سعری دۆلار زۆر ماقسە لەسەر کردووە ینی
هەموو تەوەقوعەکانیش بەرەو ئەوە بوو کە ئاوا هەڵنەستێ بەڵام بە حکمی ئەوەی کە دیسانەوە کۆمەڵێک بازرگان یان با بڵێن لە ناو بازاردا ئەوەی کە مامەڵەی کە بە دۆلار دەکرێت تا ئێستا وەکو پێویست نەچۆتە سەر با بڵێن ئەوەی کە لە بانقی مەرکزی دانراوە لە ڕێگای حواڵە و لە ڕێگای با بڵێن ڕێکاری ڕسمیەوە تا ئێستا بە ناڕسمی دەکرێت ئەمە وای کردووە خەڵکێک پێویستی بە دۆلارە ئەو گڕەپە دۆلارەی کە بانقی مەرکزی دێخاتە بازارەوە ڕۆژانە 30 میلیۆنە 40 میلیۆنە 50 کەمترە زیاترە ئەوەی کە مەبەستمەوەی بکە بە نەقدی لە درێنەگەوەی حواڵە دەکرێت ئەمە ئیکتفای بازار ناکە و ئەوەی ئارتی بانکیش بەڕاستی لە هەواڵەکانش باستان کرد دیارە لەو یەک ڕۆژە کاریگەری لەسەر بازار هەبوو کە ئەمڕۆ وابزانم ئاسایی بۆ تۆ ڕەتکرایەوە بەڵام لە ڕاستیدا هیچ تەوەقوعێکمان یعنی نازانین تەوەقوعی چی بکەین بۆ دۆلار بۆیە تا بانقی مەرکزی ڕێکاری تر نەگرێتە بەر حکوومەت ڕێکاری تر نەگرێت ینی بەڕاستی لە هەرێمیش و لە بەغداش دەبێ ئەوون پێوایە سوودانی باسی شتێکی کرد کە وای لێ تیجارەتی دەرەوە لەگەڵ ئەو وڵاتانەی تر عملەیان دۆلار نییە بە دۆلار نەبێ بەنمونە لەگەڵ ئێران بە تمەن مامەڵە بکەن لەگەڵ تورکیا بە لیرە مامەڵە بکەن لەگەڵ سین بنمونە بە یوانوانی ئەوەی کە ئەوەندە بازرگان پێویستی بە دۆلار نەبێ لەوانەیە ئەمە هەنگاوێکی باش بێ بەڵام لە ڕاستیدا دەبێ حکوومەتی عێراقیش و حکوومەتی هەرێمی کوردستانیش لە بازاردا هیچ مامەڵەیەک بە دۆلار نەهێڵن ئەو کاتە دۆلاردا دەبەزێت دەچێتە سەر سکەی خۆی ئەوەی ئەوان دەیانەوێت هاوڵاتی بۆ کڕینی سیارە بۆ کڕینی شوقا خان و زەوی تەنانەت ئەشیای کارەبایی پێویستی بە دۆلار نەبێ جوفی ئەدەمێنێتەوە پێویستی بە دۆلارە یەکەچانەوەی کە بازرگانە ئەمە لە ڕێگای حواڵەوە دەگرێت ئەوەی دووەمەوەی کە بە سەفەر دەکات بۆ دەرەوێ وڵات بۆچی ئەو نەقورسە لە ناو عێراقا ئەمە جێبەجێ ناکرێت کاک شیروان یعنی تەسەور دەکەم ینی بوعدەکانی زۆرە هەر یەک سەبەبی نییە ینی ئەوەی کە باسمان کرد مەسەلەی بەشێک لە بازرگانەکان تا ئێستا بۆ خۆتزیینەوە لە گومرگ و لە زەڕیبا نایەنەوێ بچن لە ڕێگای بانقی مەرکزیەوە حواڵەی پارە بکەن بۆی حەجمی بازرگانەکەیان کەشف نەبێت لای حکوومەت و حکوومەت پێ و حەجمی بازرگانیە هەم زەڕیبیان لێرەستێنێ هەم گومرجیان لێرەستێنێ ئەمە بەشێکێتی بەشی دووەمی تا ئێستا ناشاردێتەوە تا ئێستا لەوانەیە تەهریبی دۆلار و دەرەوەی دۆلار بە شێوەی ناڕسمی و قاچاق بۆ وڵاتانی دەوروبەر بۆ ئەو وڵاتانەی کە هەوڵی دەستخستنی دۆلار دەدەن هەبێ و ئەوەی کە تا ئێستاش لە ناو بازاڕیش خەڵکە هەر بۆ هەندێک کڕین و فرۆشتنی هەندێک هەر پێویستی بە دۆلار هەیە ئەمانە هەموو وای کردووە بەڕاستی زەبت ناکرێ دەنا ئەم دوو سێ قەرارەی ینی حکوومەت زۆر قورس نییە بەڕای من پێشم وایە جارێکی دیکە هەوڵەکی دیکەی بانقی مەرکزی و حکوومەتی عراقی دەوێت لەگەڵ حکوومەتی ئەمریکی بۆ ئەوەی دامی دیناری عراقی بکرێتەوە جارێکی ینی تەسەوڕ دەکەم دادەبەزێت بەڵام نازانم بە سەریعینا لەوانەیە گەرمەوەقتی دابەزێت و چەند بە بلەغێکی کەم دابەزێت باشە بە یەک پرسیاری داخرا و کۆتایی بە گفتوگۆکان لەگەڵ جەنابتانم کاک شیروان بە قاچاقبردننی دۆلار لە سەرتاسەری عێراق ئەمەیەکێک بوو لەو دروشمانی سوودانی هەڵی گرتو و داواشی لێ دەکرا کە کەم بکرێتەوە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بۆ عێراق توانینێتی کۆنتترۆلی بکە کەم تا زۆر نەیتوانیوە نەخێر نەیتوانیوە لەبەرەوەی مەسلەی بە قاچاقبردن وا بە ئاسانی چارەسەر هەمومان دەزانین مەسلەی حدودێکی فراوانمان لەگەڵ ئێران هەیە لەگەڵ تورکیا هەیە لەگەڵ سعودیە و ئەوانە هەیە مەسلەی بە قاچاقبردن کاری قاچاقی بە شێوەیەکی عام وەزعی عێراق قورسە کۆنتترۆل بکرێت بەڕێز شیروان میرزان دامیێن خولی پێشوێنجمەی نوێنەرانی عێراق زۆر سوپاسی ئامادەبوون تەکەم کاک شیروان